یەک کۆچ وەک چارەسەر لە نووسینی سامانی وەستا بەکر. کۆچ گواستنەوەی ڕای مرۆڤە لە شوێنێکەوە کە خەونەکانی تیا بەدینەهێناوە بەرەو شوێنێک کە پێشتر بە ڕۆح بۆی ڕۆشتووە بۆ بەدەستهێنانی هەمان خەون پێش گواستنەوەی فیزیکی جەستە. کۆچ ناڕەزای مرۆڤ نییە لە هۆکارێک یان زیاتر، بەڵکو پرۆتێستە لە کۆی سیستەمی ئابووری، کۆمەڵایەتی و ئیداری و سیاسی. کۆچ ڕووخانی پایەکانی مرۆڤ لەسەر زەوی باوەباپیران و دروستکردنەوەیەتی لەسەر خاکی بێگانەکان. کۆچە و خاڵەیە کە مرۆڤ بەتاڵ ئەبێتەوە لە هیوا، ئەو ساتێک کە بڕیاری دابڕانی تێئەدا، ئەو ڕۆژەیە کە ڕوو ئەکاتە نادیار. کۆچ لە دەستدانی متمانەی مرۆڤەکانە بە ئێستا و داهاتوو لە شوێنێکی دیاریکرا و گەڕانیشە بە دوای شوێنێکا بۆ ئێستا و داهاتوو. کۆچ بێئومێدی مرۆڤەکانە لە ئاییندا، دڵشکانیانە لە دادوەری، ناڕەزاییانە لە سەرۆکەکان، بێزاربوونیانە لە بەڕێوەبردن، ساردبوونەوەیانە لە نیشتیمان، نامۆبوونیانە بە خاک، شەرمکردنیانە لە ناسنامە، دابڕانیانە لە داهاتوو، نەفرەتکردنە لە نایەکسانی. کۆچ تەنگ پێ هەڵچینینە لە جوگرافیای کە مێژووی ڕەچەڵەکی مرۆڤیتیان نووسراوەتەوە بەرەو جوگرافیای کە لە خەڵی سەرەتاو لە سفرەوە بینووسێتەوە و بیناسێنێ و بیسەلمێنێ. کۆچ دیاریەکە لە دروستبوونی مرۆڤەوە بوونی هەبووە، جا خۆویست بوو بێیان بە زۆرەملێ. بەڵام کۆچی ناچاری دیاردەیەکی نوێ کە سیاسی و کەسانی دەسەڵاتدار مرۆڤەکان ناڕاستە خۆ ناچار ئەکەن و هانیانێن کە وڵات و زێت و ماڵ و مێژەکەیان جێبهێڵن. ئەویش لە ڕێی دروستکردنی جیاوازی چینایەتی کە کەمینەیەکی وڵات دەبێتە دەرەبەگ و زۆرینەکەش بە مسکێن. بە جۆرێک دەرەبەگ نەک تەنها زەوی سامانی گشتی وڵات بەخۆی ئەبات، بەڵکو بەری ڕەنج و ماندووبوونیش بە زۆرینە ڕەوان ئەبینێ. هەمیشە لە هەوڵی بەدەستهێنانی زیاترایە تا کارەگاتەوەی کە زۆرینە هەست بە نامەوە بوون، چەوسانەوە، زوڵم و ستەم بکات و بەشێکی بیر لە کۆچ بکاتەوە. ئەو بەشەشی کە ئەمێننەوە بیر لە دووشت ئەکەنەوە. ڕاپەڕین و کۆچ هەرێمی کوردستان بنوونە. زۆرینەی کۆچبەر ئەگەر کەستترین تروسکای لە ئاسوی وڵاتی خۆیان بەدی بکات، ئەوە بە هەموو ڕۆشنایی جیهانی ناگۆڕێتەوە. مرۆڤی کۆچکەر و کەسەیە نە لەسەر خاکی خۆی بواری ژیانی هەیە، نە ئەشتوانێت لە تاراوگا ئۆقرە بگرێ. ئەو کەسەی کۆتایی هەموو ڕۆژێ ئەومێ دەخوازێ ئەو ڕۆژە دوا ڕۆژی بێ لە غوربەت. ترسی ئەوەی هەیە لەسەر خاکی غەریبی چاولێک بنێت.